رانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت ئەمە نۆیەمین تەکنیک و ڕێگا و ڕێکاری تیمەکانی بەرگری شارستانیە وەکو دەیبینن ئەم حەفارەیە کە درێژی ملەکەی 19 مەترە ئەیانەوێ بەم شێوەیە لە نێو ڕێگەی گەلی عەلیبەگ ئەو شوێنانەی کە گومانیان لێ هەیە بەم شێوەیە پشکنینی بۆ بکەن وەکو لە دیمەنەکانیشا دیارە سەرقاڵی ئەوەیە کە ئەو قوڵایی کە لە نێو ڕووباری گەلی عەلیبەگە کە گومانیان لە سێ شوێنی ئاوایە بەم شێوەیە یانەوێ پشکنینی بۆ بکەن وەکو دەیبینن بە دروستکردنی شەپۆلێکی بەهێز و چوونە ژێر ئاو کە وەکو دەیبینن ها بەشێکی زۆری ملی حەفارە گەورەکەی نێو ڕووباری گەلی عەلیبەگ بەم شێوەیە پشکنین بۆ ئەو قوڵاییە دەکات کە گومانیان لێ هەیە ئۆتۆمبیلەکە لەوێ بێت بەڵام ئەمە تاکو ئێستا ئەم ڕێکارە تازە دەستی پێ کردووە کە وەکو باسم لێوە کرد گومانەکەن کە لە سێ شوێنی ئاوا بەم شێوەیە پشکنین بۆ نێو ڕووباری گەلی عەلیبەگ بکرێت بۆ ئەوەی سەرەداوێکیان دەستکەوێت بە تایبەت بۆ ئۆتۆمبیلەکە کە بەم شێوەیە بە دوایدا دەگەڕێن و وەکو لە دیمەنەکانیشە دیارە دوو حەفارە کە لە لێواری ڕووبارەکەن بەم شێوەیە پشکنین بۆ نێو قوڵایی ئاوەکە دەکەن ئەمە کۆتا تەکنیکی بەرگری شارستانیە کە وەکو ئەمڕۆ بەکاریان هێناوە بەڵام تا ئێستا ئەمەش هەر بێ ئەنجام بووە بە ئومێدیەوەن کە سەرەداوێکیان دەستکەوێت بەم شێوەیە پشکنین بۆ ڕووبارەکە دەکرێت.